سڵاو بینەرانی بەڕێز بە هیوام هەمووتان زۆر باش بن، زۆر خۆم بەخۆشحاڵ دەزانم لە ئەڵقەیەکی تازەی پرۆگرامی پەروەردەی باشترین لەگەڵتانم بە خۆشحاڵیەوە ئەمڕۆ بابەتێکی گرنگەیە کە کاری لەسەر بکەین، ئەویش بابەتی ئەوەی کە دایک و باوکان چۆن مامەڵێ لەگەڵ منداڵەکانیان بکەن و جیاوازیان پێ نەکەن و هەروەها کۆمەڵێک ڕەفتار هەیە کە دایک و باوکان ڕەنگە ئاگاداری نەبن بەڵام کاریگەری هەیە لەسەر هەڵسوکەوت و ڕەفتاری منداڵەکانی. سەرەتا لە دیمەنێک دەست پێ دەکەین، پاشان قسە لەسەر دیمەنەکە دەکەین و بەردەوام دەبین. بابەیەکەوە دیمەنەکە ببین. کوی بابا هەدیە لۆ کرین؟ هەدیە چ بابە دەبات جارە بێمە ژۆرێ. کارت موبایلم نەمایە. ئەوەشت دەوێت کارتی موبایلیشت دەوێت. کارتی موبایل لە بۆ چییە؟ موبایلەکەم کارتی نەمایە. لە بۆ چیان ئەتاری دەکەی دیسان؟ ئەتاری دەکەم. ئەو هەموو ئەتاری داونلۆد کردێت ئێشتا ئەتاری زیاتریش داونلۆد کە کارتیش لە منداوە دەکەی؟ زین چییە؟ زۆر بێزار بووم لێت. ئەو هەموو شتەی لە منداوە مەکە، بڕۆ ژۆرێ و تاو دەی. بێتان من تیرەوە مشتێک لە منداوە دەکەی، کارتم لۆ بکڕە، هەدیەم لۆ بکڕەوەم لۆ بکڕەوە مشتە بە چ بە من دەکرێت؟ ئەوەندە مادی دەبن لە بۆتان. بێتان بوو. بڕۆ ژۆرێ دەی. باشە. ئەو هەموو ئیشە لەسەر من مایتەوە. جاوەرە ئەو هەموو ئیشە بەیەکەوە منداڵیش نە بە خێراتت بکات نە هیچ نە خواردنەک حازر بی. دەو موبایلەی دانێن. ئەلین پاڤێڵ مەهدی ئەلین دەبزانە داکت چی لێ نایە دە پێی برێ موبایلی دانێ. گو دەبینان حازر نییە دەبڕۆ نانی حازرکە. ئەفەرین هەر بژی کچی من دەبیەوە هاوار بکە داوای نان خواردن بکە داوای نان بکە کە بیدرێتێ. برسیتی بابیشی برسیتی. بینەرانی ئازیز ئەوەی بینیتان تەنیا نواندنێک وەکو بینیتان کە باوکی منداڵەکان کاتێک هاتەوە ماڵەوە لە سەرەتادا کە لە دەرگای ماڵەوەیدا بینی منداڵەکان بە ساردی بە خێراتنی کردەوە باوکەکە زۆر بە ساردی سەلامی کرد و نە باوەشێک نە پێکەنی نەک نە ڕووخۆشێک لەگەڵ منداڵەکان نەیبوو بێگومان ئەوانیش پێیان ناخۆش بوو. ئەمە دەبێت بزانین و لەسەری بوەستین. پێویستە دایک و باوکان کاتێک دەگەڕێنەوە ماڵەوە بزانن هەر شتێک کە ئەوان دەیکەن کاریگەری هەیە لەسەر ڕۆژەکانی منداڵەکان و ڕەفتارەکانی دایک و باوکیان دووبارە دەکەنەوە. بۆ نمونە باوکەکە دەیتوانی زۆر بە گەرمی سڵاوی بکردوە سەلامی بکردوە لە منداڵەکان و لە ڕۆژەکەی بپرسیبان و کاتێک داهاتە ژوورەوە بیگوت بە کە چی دەکەن چیتان کرد ئەمڕۆ یارمەتی دایکتاندا. ئەمە شتێکە کە پێویستە دایک و باوکان بیزانن لەبەر ئەوەی ئەبێ هۆشیاری ئەوە لەلای هەموو خێزانێک و لەلای هەموو دایک و باوکێکە بێ کە بزانن ڕەفتارەکانیان کاریگەری هەیە لەسەر منداڵەکانیان دوور و نزیک چاوی ئەوانیان لێ دیاربیان لێ دیار نەبێ منداڵەکان هەمان ڕەفتار و هەمان قسەی ئەوان دووبارە دەکەنەوە. ئێستاش دیمەنێکمانەیە بزانین باوکەکە چۆن مامەڵە لەگەڵ منداڵەکە دەکا دوای ئەوەی شێوازە خراپەکە و شێوازە نەگونجاوەکەمان بینی. با بزانین ئێستا چ شێوازێک دەبینی. سلام علیکم. چۆنی کاکە پاڤێڵ باشی؟ باشم بەخێر بێ وەرە ژوور. سەلامەت بیتە من درێژ بی شاڵە چت کرەوە ڕۆ بە چ خەریک بووی؟ ئەوە یانتی داکەم دای وازیم کرد. واجبەکانیشت کرد؟ واجبەکانم کرد. ئەی خۆ دەرسەکانت قورس نەبوو؟ ئاسان بوو. ئەی لە چ شتێک یارمەتی داکتدا لە پاکخانی ماڵی لە چ کامە ژوورتان پاک کردەوە؟ هەموو ژوورەکان هەر بژی زۆر باشێ ساچینە کرد خوشک و براکان با بزانین چ دەکەن. با بڕۆین. گوڵک دەرکەی لەم کردەوە دوو گوڵیش دانیشتینە. ئەلین خان چۆنی؟ هەر بژی زۆر باشە کاک پاڤێڵ نادیجان چۆنە نەحواڵتان؟ دیێ ڕۆچتان کرد یارمەتی دایەتاندا؟ بەڕاست ئەدینانی حازر کردیا؟ باشە دیێستا کاتی چێ سفرەکەی لەگەردانین وانە؟ زۆر باشە با بچین یارمەتی بدەین وانە؟ دەی با بڕۆین.
بینەرانی ئازیز وەکو بینیتان دیمەنێکی باش و گونجاومان بینی کە منداڵەکان لەگەڵ باوچیان گفتوگۆیەکی زۆر پەروەردەیانە و جوان و گونجاویان کرد کە لەگەڵ یەکتر دەگونجا بە پێچەوانەی دیمەنی یەکەم کە باوکەکە لەگەڵ منداڵەکان بە شێوازێکی نەگونجاو قسەیان دەکرد کاتێک لە دیمەنی یەکەم بینیمان باوکەکە هاواری لەسەر منداڵەکە دەکرد لەسەر ئەلین خان دەیگوت بەدایکت بڵێ بۆنان حاضر نییە ئەویش هاواری لەسەر دایکی دەکرد دەنجی بەرز دەکردەوە بۆنان حاضر نییە بەڵام لە دیمەنی دووەم بینیمان شتەکە پێچەوانە بوویەوە باوکی زۆر بەهێمنی هاتە ماڵەوە و زۆر بەهێمنی قسەی لەگەڵ کرد و ئەویش زۆر بەهێمنی چوە لای دایکی ئەمە شتێکە کە پێویستە دایک و باوکان بزانن کاتێک ئەوان هێمن دەبن بە ڕێژەیەکی زۆر منداڵانیش ڕێک لە ئاسایی ڕەفتارەکانی ئەوان دەکەنەوە ئەوانیش هێمن ڕەفتار دەکەن بەڵام کاتێک ئەوان توندڕە و شەڕانگەز دەبن منداڵەکانش لە ئاساییان دەکەنەوە ئێستا دڕۆین دیمەنێکی تر دەبینین پاشان قسەی لەسەر دەکەین بابا ئەمڕۆ عیدمیلادی منە چم لەو دەکەی عیدمیلادی چ؟ ئەو ڕۆژەی لە بۆ ئەلینمان کرد مەهدی پێویست ناکە ناگەورە بووی ئەتوو ئێلۆ عیدمیلانەکەتان لۆ ئەلین کرد ئەجا ئەلین گچکەیە و کچە فەرقی هەیە دڵی پێخۆش دەبیت چەنە تو گەورە بووی نابی بەسە ئێشت ئەمش دڵم پێ خۆش دەبێت مادی داوای مەکەمە ئای بە گەورە بووی دوای تو عیدمیلادت لە بۆ چیە گەورە بووی دڵت خۆشە برادەر وشتی بانگ دەکەی بەڵێ نانا مادی پێویست ناکە بەس ئەلین کردی و تاو کو داوای عیدمیلاد دەکەی قەت چاوەڕێ شتم نەدەکرد باشە لەم دیمەنەش بینیمان کاتێک باوکەکە جیاوازی لە نێوان کچ و کوڕەکانی کرد ئەوە دڵی یەکێک لە منداڵەکان تون بوو ئەمە شتێک لە لای منداڵەکانی ترش دروست دەکا هەندێک لە منداڵەکان بۆیان هەیە کە بیر بکەنەوە بڵێن ڕەنگە باوکم منی زیاتر خۆش بووە و ڕەنگە هەمان منداڵ بڵێ ڕەنگە ساڵێکی تر باوکم وا لەم نیش بکاتەوە واتە بە دوو ئەگەریان بەسێ ئەگەر بە چەندین شێواز ئەمە کاریگەری خراپی هەیە و شێوازێکی نەگونجاوە باشتر وایە دایک و باوکان ئاگاداری ئەو حاڵەتە بن ئێستا سیر دەکەین با بزانین لەم دیمەنە باوکەکە چۆن وەڵامی منداڵەکە دەداتەوە بابا سبەی عیدمیلادمە چم لۆ دەکەی چ؟ سبەی؟ تۆ واتگۆ سبەی عیدمیلادتە؟ تو واتگۆ خۆم زانین لە بیرت کردیا ئەو ویستم لەبێ بکەمە سوپرایز کاکە یاڵە دێ بە ئاشکرایکە سبەینێ سوپرایزەکەم لە بۆتانەوە بە زۆر تێک کرد ئاشکرات کرد سبەینێ لێرە وەکو جارەکەی پێشتر وەکەوەی کە عیدمیلادمان لە بۆ ئەلینی کرد سوپرایزێکی خۆشمان هەیە بەس کەسی ناڵێن باشە؟ باشە لەوانەیە هەندە کەسیشتان لە بۆ بینم جارێ نازانم ئەوش با بتە سوپرایز عیدمیلادێکی خۆش لە بۆ مەهدی دەکەین چکە ڕۆژی لەدایک بوونیتی باشە؟ باشە هەر بژی ئای دەست خۆش تەمەند درێژی ئینشاڵڵا تە بەیانی پیرۆزبایی زیاتر لێ دەکەم جارێ هەمووی سوپرایزە باشە؟ باشە هەر بژی هەموو ساڵێک بەخۆشی هەموو ساڵێک بەخۆشی هەموو ساڵێک بەخۆشی ئەلینجان هەموو ساڵێک بەخۆشی ئافرین تەمەند درێژ بی هەر بژی زۆر باشە ئەتوو بە من گۆ دەست خۆش وانە؟ من زۆرم پێ خۆشە کە دەستخۆشی لە من دەکەی بە مادیبوونی من دەزانێ بەسە من هیچ مادی نابم دڵنیا بێت چکە لە بۆ کچە جوانەکەی خۆم کردیتم هەر بژی ئێجە دەباکەیەکی بخۆین ئێستا وانە؟ باش خۆین بزانینەوە ڕۆمادی چی کردیا بە چ خەریک بووە ئەوەی بەدەستەوە بگرە یاریم کرد یارمەتی دایکمدا زۆر باشە ئەدی لە دەرسەکان کوی باشی خراپی زۆر باشم بەڕاست زۆر باشی زۆر هەر بژی ئەدی لەگە ئەلینی ئەوڕۆ هیچ ناخۆشی و شەڕ و مشکیلە و شتان نەبووە لەگەر یەکتر نەخێر ئەدی پاڤێڵ ئەتوو ئەو ڕۆژە پێم گوتی هەستە و ئیشانە بکە لە ژوورەکەی من یارمەتی دام ئەخەمە خۆ من کە داوامم هەبی ناتوانم هەموو شتەکان بۆ خۆم بکەم کە کاتی بەتاڵ دەبوو دەبی یارمەتی من دەیوانە هەر بژی بامە ئەوڕۆ جەوەکی زۆر خۆش دروستکەین لە بۆ یەکتری یەکەم پارچە کێک لە بۆ چێە لە بۆ چێ یەکەمیان لۆ لە بۆ ئەلینە هەر بژی زۆر باشە ئەلین خان فەرموو ئەو پارچە گەورەیەم دایە نەخنچێ
باشە دووەمینیان لە بۆ چێە دووەمینیان لە بۆ چێە دەی لە بۆ چێە لە بۆ تووە نە لە بۆ منە ئەمەش برسیم ئەمەش مادی و مەکێکم لە بۆتان کڕیا وایە یان نا ئەمن بیخۆم باشە ئەمن دەی خۆم کو ئەمن دەی خۆم کو دڵم دێ پاڤێڵ بیخوا دەست خۆش هەر بژی عافێتت بێ ئاخیر کەسیش مەهدی دیسان دەیدەمەوە ئەلین عیدمیلادیتی وانە خواردی ئیزە عیدمیلادیتی منم خواردی مهدی ئێزا خۆش کتە عیدمیلاتی دەبی دڵت خۆش ببی بیدەمێ ڕۆژی لە دایک بوونیتی دەبی ئەو بخەونی لێگەڕە بە هەڵگرینەوە لێگەڕێ هەڵی گرینەوە بابی خوا عافێتت بی هەر بژی باشە ئەرێ من بیخۆم کەسێ بداتە من دیاڵە بابی خۆی نانا بۆ پارچە گچکێم نایە ئەو پارچە گچکەی وەرناگرم ئەها دەستیشم پیس بووە ئەی دەست خۆش کێکە زۆر ناخۆشە ئەم کێکەی دامەت و زۆر خۆش بوو تۆ هەمان کێکەوانە بەس لۆ ئەوەی من ناخۆش بوو دەستان خۆش زۆر باشە کێکەکەشمان خوارد دوایش دێنەوە ئەوانی کەش دەخۆین باشە حەستان لە پیاسە چ خۆشە پێکەوە بچین چینە دەرێ هەتا دای ئێرە خایان دەکاتەوە ئەمەش خۆمان حازر دەکەین دەچینە دەرێ و پیاسە چ خۆش دەکەین بەیەکەوە با بڕۆ بینەرانی ئازیز ئەمڕۆ بینیمان لە کۆمەڵێک دیمەندا بۆمان ڕوون بووە کە منداڵەکان لەگەڵ باوچان کۆمەڵێک ڕەفتاریان کرد کە هەندێک لە ڕەفتارەکانی باوچان لەگەڵ منداڵەکە نەگونجا و نەشیاو بوو و نەدەکرا لەناو هەموو خێزانێکدا و ڕەفتارانە هەبێت لەبەرەوەی کاریگەری خراپی هەیە لەسەر پەروەردەی منداڵەکان لە چەند ساڵی داهاتوودا هەندێک دیمەنی زۆر گونجاویشمان بینی کە پێویستە دایک و باوکان ئەوەندە هۆشیار بن بە زووترین کات ئەو شێوازی پەروەردەکردنە لە منداڵەکانیان ڕنگ بداتەوە هەوڵ بدەن کە ئەو شێوازی پەروەردەکردنیان بکەن کاتێک بینیمان کە باوکی منداڵەکە زۆر بە گەرمی سوپرایزی بۆ ئەلین کردو ئەلین خانیش دڵی پێخۆش بوو پاڤێڵ و مەهدی زۆر دڵیان پێخۆش بوو دوایی مەهدی داوای کردەوتی بابە بەیانی ڕۆژی لەدایک بوونی مناچی دەکەی بۆ من ئەویش زۆر بە گەرمی وتی سوپرایزم بۆ تێ و ئاشکرات کرد و بۆچی تێکردا و دەیقێنە بەیانی هەدیە و شت دەکڕین و دڵمان خۆش دەبێت و بەیانی سوپرایزە چ خۆشتان بۆ دەکەم ئەمە بمانەی ئەوە دێت کە ئەو باوکە جیاوازی ناکە لە نێوان منداڵەکانی ئەمە شێوازێکی باشە و پێویستە هەموو باوکان ئەو شێوازە پەیڕۆ بکەن کۆمەڵێک خاڵ هەیە کە دایک و باوکان دەتوانن سوودی لێوەربگرن لە پەروەردەی منداڵەکانیان بە تایبەت بۆ ئەو دایک و باوکانەی کە چەند منداڵێکیان هەیە واتە لە منداڵێک زیاتر جا ڕەنگە دوو برا بن یان ڕەنگە دوو برا خوشکێک من ڕەنگە سێ خوشک و برایەک بن گرنگ لە منداڵێک زیاتریان هەبێ خاڵی یەکەم هەڵەیەکی گەورەیە کاتێک کە ئێمە وا دەکەین خوشک و براکان ڕقیان لە یەکتر ببێتەوە ئەویش بە چەند هۆکارێک هۆکاری یەکەم کاتێک زیاتر گرنگی بە هەندێک منداڵ دەدەی گرنگی بە هەندێکی تریان نادێ بۆ نمونە دوو منداڵت هەیە گرنگی زیاتر بە دوو منداڵ دەدەی گرنگی بە دوو منداڵەکەی تر نادەی یان گرنگی بە مەهدی دەدەی گرنگی بە ئەلین و بە پاڤێڵ نادەی بە پێچەوانەوەی ئەوەی کە لە دیمەنەکە بینیمان سەرەتا گرنگیمان بە ئەلین دەدا دوای گرنگیمان بە هەردووچیان دەدا بەڵام لە دیمەنێکیش هەبوو کە تەنیا گرنگیمان بە ئەلین دەدا و کاتێک مەهدی داوای ئەوەی دەکە ڕۆژ لێ دایکبوونی بۆ بکرێت دەمانگوت بەستە گەورە بوو و ناگونجێت و ناکرێت و دەبووە هەفتەی پێشتر لەگەڵ ئەلین بتکرد ئەمە شێوازێکی باش نەبوو جا باشتر وایە دایک و باوکان کاتێک کە کۆمەڵێک منداڵیان هەیە بە یەکسانی لەگەڵیان مامەڵە بکەن بۆ ئەوەی ڕقیان لە یەکتر نەبێتەوە خاڵێکی تر شتێکی تروا لە دایک و باوکان بکە کە منداڵەکانیان ڕقیان لە یەکتر ببێتەوە ڕەنگە بڵێ ئەم خاڵە زۆر سادەیە بەڵام زۆر گرینگە ئەویش ئەوەیە کاتێک ناوی هەندێک منداڵ لە منداڵەکانی تر زیاتر دێنی بۆ نمونە من ئەمڕۆ لە دیمەنەکەی ئەمڕۆ کەمتر ناوی پاڤێڵم دێنا زیاتر ناوی ئەلین و مەهدیم دێنە ئەمەش هەڵەیە کە دایک و باوکە نابێ وەکو من دووبارەی بکەنەوە دەبێت ناوی هەرسێکیان بێنن گرنگی بە هەرسێکیان بدەن و بانجی هەرسێکیان بکەن هەر بۆ نمونە ئەگەر ئەمڕۆ کەمتر قسەی لەگە منداڵێک کرد بوو 2 3 جار زیاتر بە ئاسایی ناوی بهێنێت و بانجی بکات و پرسیارێک ئەرکێک بەر پرسیارەتێکی پێ بدە بەس بۆ ئەوەی بەشداری پێ بکرێت لە ماڵەوە گرنگی پێ بدرێت خاڵێکی تر شتێکی ترکە وا دەکات خوشک و براکان ڕقیان لێکتر ببێتەوە ئەوەیە کە زیاتر وەسپی کچەکە بکەی یان زیاتر وەسپی کوڕێکیان بکەی ڕقل لەوانی کە ببێتەوە یان بەمانەیە ڕق لێبوونەوەش نا بە ئاسایی مامەڵیان لەگەڵ بکەی بەڵام زیاتر وەسپی کەسێکیان بکەی بۆ نمونە من بێمەوە ماڵەوە بڵێم وەڵا پاڤێڵ زۆر زیرەکی و زۆر بەتوانای و هەر بژی
دەی ئەلین بۆ خۆ زیرەکی کێشە نییە مادی کوی لە دەرسەکان باشتری ئێستا دەی باشتر دەبی نایها وەڵا زۆر باشە هەر بژی پاڤێڵ ئەمن هەدیەت بۆ دەکڕم زۆر دڵم پێ خۆشە ئەمە بەواتەی ئەوە دێ کە من زیاتر گرنگی بە پاڤێڵ دەدەم بە کەمتر وەسفی ئەوان دەکەن و دەکەم و کەمتریش قسەیان لەگەڵ دەکەم باشتر وایە بە یەکسانی مامەڵیان لەگەڵ بکەم و بە یەکسانی وەسپیان بکەم لەبەرەوەی ئەمە ڕق لە لای منداڵەکان دروست دەکات خاڵێکی تر زۆر گرینگە دایک و باوکان بۆ ئەوەی ڕق لە لای منداڵەکان دروست نەبێ بە یەکسانی ئەرک و بەرپرسیارەتیان پێ بدە بۆ نمونە ئەگەر کارێک لە ماڵەوە هەبوو ناکرێت تەنیا مەهدی بیکە ناکرێت تەنیا ئەلین بیکە باشتر وایە یان دوو کەس بەیەکەوە یان هەرسێکیان بەیەکەوە گرنگ ئەوەیە هەرسێکیان بەیەکەوە بەرپرسیارەتەکانی ماڵ و ئەرکەکانی ماڵەوەیان جێبەجێ بکەن خاڵێکی تر کەوا دەکات دایک و باوکان ڕق لە لای خوشک و براکان دروست بکەن ئەویش ئەوەیە کە زیاتر جۆ بۆ کوڕەکەیان دەگرن یان بۆ کچەکەیان دەگرن بۆ نمونە کاتێک مەهدی هاتە لایەن وتی منیش ڕۆژی لەدایک بوونمە گرنگیم پێ نەدا ناکرێت جارێ باش نییە و گەورە بووی و هەفتەی پێشتر کردمان بەڵام بۆ ئەلین زۆر بە جوانی جۆم بۆ گرتووە پاشان سوپرایزەکەم بۆ کردووە چەند جارێک ڕەنگە داوای کردبێ بە چاوان بۆ دەکەم و سوپرایزت بۆ دەکەم ئەمە شتێکە کە نابێت جیاوازی پێ بکەین لە بینی خوشک و براکان ڕەنگە پاڤێڵ کێشەیەکی هەبێ ئەوەندە جۆم بۆ گرتبێ ئەو کێشەیە نەشارێتەوە لێم بۆم باس بکە هەموو ڕۆژێک هەر کێشەیەک شتێکی هەبێ بۆم باس بکە جا باشتر وایە دایک و باوکان ئاگداری ئەوە بن بە یەکسانی جۆی لە هەموو منداڵەکانیان ڕابگرن و بهێلن کە قسەیان بۆ بکەن خاڵێکی تر ئەوەیە کە زیاتر لە ناو خەڵکدا دەرفەت بە هەندێکیان دەدەی بۆ نمونە دەرفەت بە کوڕەکە دەدەی دەرفەت بە کچەکە دەدەی زیاتر یان کاتێک بۆ نمونە کچەکە لە ناو مەجلیسێک و کۆڕ و کۆبوونەوەی قسە دەکات نەهێڵی قسە بکە دڵی بێدەنگ بە ئاماژەیەک بە شتێک داوای ئەوەی لێ دەکەی بێدەنگ بێ بەڵام کاتێک کوڕەکە قسە دەکات ئەوە دەرفەتی زیاتری پێ دەدەی ئەمەش خۆ بە کەمزانی لای کچەکە دروست دەبێت و وا دەکات کچەکە ڕقی لە کوڕەکە و لە براکەی ببێتەوە خاڵێکی تر زۆر گرینگە دایک و باوکان پەیوەندی دروست بکەن لە نێوان منداڵەکانیان بۆ نمونە ئەرک و بەرپرسیارەتیان پێ بدا یاریان بۆ دروست بکە کاتی خۆشیان بۆ دروست بکە کەشێکی وان بۆ دروست بکە کە لە ماڵەوە ڕقیان کەمتر لە یەکتر ببێتەوە و لەگەڵ یەکتر بگونجێن و زۆتری شت هەبێت کە لە یەکتریان نزیک بکاتەوە خاڵێکی تر کە کۆتا خاڵە و پێویستە زۆر بەجددی کاری لەسەر بکەین ئەویش ئەوەیە کە هاوکاریان بین لەوەی کە لەگەڵ یەکتر بگونجێن بۆ نمونە هەندێک جار خوشک و براکان لەگەڵ یەکتر کێشیان هەیە ڕەنگە ئەلین خان و پاڤێڵ و مەهدی لە ماڵی هەندێک جار کێشەتان هەبێ وانە کێشە هەبووە قەت لەگەڵ یەکترە هەند ناخۆشی و لە یەکتر تێنەگەیشتن هەبوو وانە باشە کاتێک کێشیان لەگەڵ یەکتر دەبێت زۆر گرینگە دایک و باوکان ئەو هۆکارانە بدۆزنەوە کە هاوکاریان دەبێت لەوەی کە نزیکتر ببنەوە لەگەڵ یەکتر و لەگەڵ یەکتر بگونجن لەبەر ئەوەی سروشتی منداڵ وایە کاتێک ساڵ بە ساڵ بەرەو پێشتر دەچن و تەمەنیان گەورەتر دەبێت گۆڕانکاری لە خو لە ڕەفتار و لە بیرکردنەوە لە هەڵسوکەوتیان دروست دەبێت بۆیە گرینگە دایک و باوکان زۆر بە جوانی هۆشیاری ئەویان هەبێت کە گرنگی بە یەکسانی بە منداڵەکانیان بدەن و بزانن چۆن پەروەردەیان بکەن باشە ئەمڕۆ بەیەکەوە پرۆگرامێکی باشمان کرد دڵتان خۆش بوو یان نە ئەی ڕۆژی لەدایک بوونەکە باشە دەستان خۆش بێت بینەرانی ئازیز بەو شێوازە دێنە کۆتایی پرۆگرامەکەمان بە هیوای ئەوەی کە پرۆگرامەکەمان پرۆگرامێکی باش و بە سوود و گونجاو بێ و سوودتان لێوەرگرت بێ تاوەکو وەڵقەی داهاتوو خواتان لەگەڵ بێت